کتێبخانەی دەنگی خەزان لە هۆڵی ناساندنی شاکارە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە کتێبێکی پەروەردەیی بەناوبانگ کتێبخانەی دەنگی خەزان کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم بە زنجیرە پێشکەشەکات. ئەم بەرهەمە دکتۆر کاربر نووسیوێتی و شەیدا سەلاح لە فارسیەوە کردوویەتی بە کوردی. چاپخانە و ئۆفسەتی قانع ئەم کتێبەی بەرهەم هێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم لە ئامادەکردنی عەتاقەرەداغیە و بە دەنگی سۆزان سالار پێشکەشەکرێت. بەشی سێیەم، کێشەکانی بەیانیان. ئەگەر ڕۆژێک بە سەرەتایەکی باش دەست پێ بکات ئەوە گریمانەی زیاتریش هەیە کە هەم دایک و باوک و هەم مناڵانیش ڕۆژێکی باشیان لە بەردەمدا بێت بە خۆشی بیبەنە سەر. ئێمە زۆرجار لە بواری بێدارکردنەوەی مناڵەکەمان لە کاتی خۆی و لەگەڵ ئەنجامدانی ئەرکەکانی خۆماندا دووچاری کێشە دەبین. چاودێری پەروەردەکردنی تەندروستی منداڵ، خواردن ئامادەکردن، گەیاندنی بۆ قوتابخانە، خەریک بوون بەم سەرقاڵیانەوە دوور نییە ئەرکەکانی ئەم ڕۆژەمان بەرەو خراببوون بەرێت. ئێمە لەم بەشەدا هەوڵ دەدەین باسی ژمارەیەک لە کێشەکانی دایک و باوک و مناڵان بکەین کە دەبێتە هۆی گرفت و کێشەی بەیانیان. کاتێک پێشنیارەکانتان تاقی کردەوە دەبینن کە چ گۆڕانکاریەکی ئەوتۆ لە دەستپێکردنی بەرنامەکانی ڕۆژانەی خێزانەکەتان و دیدگای پۆزتیفی ئەندامان بە نیسبەت یەکتری و بە نیسبەت ڕۆژی داهاتوو پێک دەهێنێت. مناڵێک کە بەیانیان زوو لە خەو هەڵدەستێت. کاتێ مناڵەکەتان بەیانیان ئەوەندە زوو لە خەو هەڵدەستێت کە دەبێتە هۆی تێکدانی ئارامی، چ کارێ دەتوانن ئەنجام بدەن. ئەگەر مناڵەکە بە زوویی لە خەو هەستا ئەوە خەو لە ئێوە تێک دەدات یان بە ناو ژوورەکەدا دەست دەکات بە گەڕان و نیگەرانتان دەکات. لەو حاڵەتەدا دەتوانن فێری بکەن دووبارە بخەوێتەوە یان بە ئارامی لە ناو جێگای نووستنەکەی خۆی یاری بکات. لە پلەی یەکەمدا پێویستە لێکۆڵینەوەی لەسەر بکرێت کە ئایا ڕێژەی خەوتنەکەی بەس بووە یان نا، و بزانە ئەمەیە کە هەندێک لە مناڵان پێویستیان بە خەوێکی کەمترە لە ئەست مناڵانی تر. ڕێژەی خەوی پێویست لە نێوان 12 کاتژمێر بۆ مناڵێک و 8 کاتژمێر بۆ مناڵێکی ترە. هەندێک جار کەمخەوی نیشانەی کارکردنی لە ڕادەبەدەرە، سەیری بەشی 15 بۆ 11 بکەن. بەڵام زۆرجار تەنیا هەر نیشانەی جیاوازی نێوان کەسەکانە. ئەگەر ڕێژەی خەوی مناڵەکەتان ئەوەندە نییە کە ڕۆژێکی خۆش بگوزەرێنێت، ئەرکی ئێوە ئەوەیە فێری بکەن تا هەڵسانی ئەندامانی تری خێزان لە شوێنی پارێزراودا بە ئارامی و بێدەنگی یاری بکات. بۆ پرسیارانەی خوارەوە دەتوانن تێگڕای چۆنیەتی خەوی منداڵ دەستنیشان بکەن. یەکەم، ئایا بەنیسبەت هاوتەمەنەکانی خۆی کەمتر دەخەوێت؟ دووهەم، لە شەوێکدا چەند کاتژمێر دەخەوێت؟ بۆ ماوەی 1 هەفتە ڕێژەی خەوی شەوانەی مناڵەکەتان بنووسن و لە دواییدا بەراوردێک لە نێوانیاندا بکەن تا بزانن خەوی شەوانی مناڵەکەتان چەندە. سێەم، ئایا ڕێژەی خەوی مناڵەکەتان لە هەر شەوێکدا نزیک بە یەکسانە یان کە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەندازەی خەوی لە شەوە جۆراوجۆرەکاندا. پاداشت بە مناڵ بدەن. دەربارەی مناڵێک کە ناتوانێت بە باشی قسە بکات دەتوانن لە پاداش بەخشین کەڵک وەربگرن.
ئەم شێوازە زۆرجار بۆ مناڵانی سەر و 3 ساڵ کاریگەری باشی دەبێت. دەربارەی خشتەکان و شێوازەکان سەیری بەشی 2 بۆ 5 بکەن. ئەگەر وەکو پاداش کەلوپەلی یاریان پێدەبەخشن لەوە دڵنیا بن. ئەگەر ئێوە لایەن نەبن دووچاری مەترسی نابن. مناڵ لە نزیک ئەو یاریانەی کە لە یەکتری جیا دەکرێنەوە یان قوت دەدرێن بەجێ مەهێڵن. لە شێوازی ڕاهێنانی پۆزتیڤ سوود وەربگرن. ئەم شێوازە هەل بۆ مناڵ دەرەخسێنێک کە فێری شارەزایی بێ و لە کاتی پێویستدا سوودی لێوەربگرێت. زۆربەی مناڵان نازانن کاتێ لە خەو هەڵدەستن دووبارە چۆن بخەونەوە. بەڕۆژ لە تەنیشت مناڵەکەت پاڵ بکەوە و دەربارەی ئەوەی کە چۆن بخەوێتەوە قسەی لەگەڵدا بکە. داوای لێ بکە چاو بنووقێنێ. بە دەنگێکی ناسک چیرۆکێکی وای بۆ بگێڕەوە کە چۆن شەپۆلەکانی دەریا بە دوای یەکتردا دێن تا لە کەناری دەریاکەدا یاری بکەن و دوایی دەگەڕێنەوە. لە کاتی نووستندا بیری بخەنەوە کە چۆن بە ئارامی پاڵ بکەوێ و چاوانی بنووقێنێ و بیر لە چیرۆکەکە بکاتەوە. مناڵانی گەورەتر فێر بکەن کە چۆن لە بری خۆیان شتەکان بژمێرن و یان دیمەنی هاوشێوەی ئەوەی بۆتان گێڕایەوە بهێنە بەرچاویان. لە شێوەکانی وەرگرتنی ئارامی سوود وەربگرن. مناڵانی تەمەن 5 ساڵ و گەورەتر فێری شێوازەکانی ئارامگرتن بکەن. بەشی 1 بۆ 2 بخوێنەوە. داوا لە منداڵ بکەن ڕاهێنان لەسەر ئەم شێوازانە بکات تاکو بزانێ پێویستە لەو کاتەی کە زۆر زوو لە خەو هەڵدەستێت چی بکات. چۆن فێری مناڵەکەمان بکەین کە لە ناوجێگەی نووستنەکەی یاری بکات. زۆربەی مناڵان نازانن چۆن کاتی خۆیان بەسەر بەرن. لەبەر ئەوە پێویستە بە ڕاهێنانەکان سەرقاڵیان بکەین. لە پێشەوە بەرنامەی بۆ دابڕێژن. لە شەوی پێشودا دەربارەی ئەوەی کە ڕۆژی دوایی چۆن بەسەر بەرن بڕیاری خۆتان بدەن. لە یادتان نەچێت مناڵەکەتان هان بدەن تا فێر بێت بەیانیان بەبێ ئێوەی لابن بە ئارامی یاری بکات و کاتی خۆی بەسەر بەرێت. کاتێک شەوان دەچنە لای منداڵ تا دایپۆشن یاریەک بخەنە ناوجێگاکەی تاکو بەیانی کە لە خەو هەستا بە شێوەیەکی چاوەڕێ نەکرا و بیدۆزێتەوە. یاریەکە هەموو ڕۆژێ یان چەند ڕۆژ جارێک بگۆڕن. 4. ئایا بە شێوەیەکی گشتی مناڵەکە لە بەیانیاندا دڵخۆشە؟ ئایا تا کاتی خەوی دوای نیوەڕۆ یان شەوان بێدارە و یان دووبارە دەخەوێتەوە؟ ئەگەر ڕێژەی خەوی شەوانی منداڵ لە یەک ڕێژەدا بێت بەیانیان دڵخۆش بێت ڕەنگە خەوەکەی بەس بێت وەتەنیا پێویستە ئێوە فێری بکەن کاتێ شەوان خەوی لێ ناکەوێ یان بەیانیان زوو لە خەو هەڵدەستێت بە ئارامی و بێدەنگی لە ناو جێگاکەی خۆیدا یاری بکات. بەڵام ئەگەر لەوە دەچێت پێویستی بە خەوتنی زیاتر بێت دەتوانن لە شێوەکانی تر کەڵک وەربگرن تا بە گۆڕینی کاتەکانی خەو بتوانێت زیاتر بخەوێ. چۆن مناڵەکەتان لەسەر زۆر خەوتن ڕادەهێنن؟ هەندێک مناڵان بە ئاسانی خەویان لێ ناکەوێت. ئەو ڕێگا چارانەی خوارەوە ئەو مناڵانە فێر دەکات کاتێک بەیانیان زوو لە خەو هەڵدەستن تا دووبارە خەویان لێ بکەوێتەوە. کاتێ مناڵەکەتان زوو لە خەو هەڵدەستێ دەتوانن داوای لێ بکەن کە دووبارە بخەوێتەوە یان لەناو جێگاکەیدا بمێنێتەوە تا ئەو کاتەی کە ئێوە دەچنە لای. بۆ هەندێک مناڵان ئەوە بەسە بە مەرجێ وا هەست بکات ئێوە ئەم قسەی بەڕاستی پێدەڵێن. چاوەڕێی کاری نائاسایی مەکەن. زۆرترین شتێک کە ئێوە دەتوانن چاوەڕێی بکەن زۆربوونی بەرەبەرەی کاتی خەوتنە. ئەگەر منداڵی تازە لەدایک بوو کاتژمێر 6 بەیانی لە خەو هەستا چاوەڕێی ئەوە مەکەن کە ڕۆژی دوایی کاتژمێر 8 بەیانی لە خەو هەستێ. ئەگەر بەیانی ڕۆژی دوایی لە کاتژمێر 6:04 بۆ ڕۆژی دواییش کاتژمێر 6:09 لە خەو هەستا ئەوە پێشڕەویەکی باشتان بەدەستهێناوە. لەم بارەیەوە هەوڵ بدەن بەرەبەرە بە ئامانج بگەن. منداڵ دڵنیا بکەنەوە. هەندێک لە مناڵان لەوە نیگەرانن نەکوو لە ڕادە بەدەر بخەون. دڵنیایان بکەنەوە کە لە کاتی پێویست بێداریان دەکەنەوە یان لە لای سەریانەوە کاتژمێری زەنگ لێدەر دادەنێن. لە ئاسایی 5 خولەک بوەستن. کەڵک وەربگرن. ئێوە لە جیاتی مناڵەکەتان پەرە بە ئارامیتان بدەن. کاتێک دەنگی گریان یان جوڵانەوەیتان بیست بە خێرایی بەلایدا مەچن. لە سەرەتادا 5 خولەک بوەستن و دوایی بچنە ژوورەکەی. جگە لەو کاتانەی کە بەڕاستی مناڵەکەتان دووچاری کێشەیەک بووە. دوای چەند ڕۆژێکی تر دەبینن مناڵەکە یەکسەر داوای ماوەیەکی کەم دووبارە دەخەوێتەوە. ئەگەر جارێکی تر لە خەو هەستایەوە دووبارە لەم یاسایە سوود وەربگرنەوە. مناڵەکەتان بە وێنەی کەسانی تر سەرقاڵ بکەن. وێنەی مناڵانی تر و وێنەی خۆتان یان خوشک و براکان بە شێوەیەک کە بتوانێت بیبینێ لای شوێنی نووستنەکەی هەڵواسن. لە شێوازی بەهێزکردنی پۆزتیڤانە سوود وەربگرن. داوا لە منداڵ بکەن کاتێک زوو لە خەو هەڵدەستێت ئارزووی لە چییە؟
بە یارمەتی ئامێری نەوار یان یاری یان هەر شتێک ئەو داوای دەکات ئارەزووی بهێنەدی تورەکەیەکی نەرم یان لە بەرگی سەرینێک کەڵک وەربگرن وە کەلوپەلی یاریەکانی و ئەو شتانەی منداڵ بەیانیان سەرقاڵ و ئارام دەکات بخەنە ناویەوە لە نزیک دۆشەکەکەی هەڵیواسن هەرچەند ڕۆژەی جارێک شتی ناو تورەکەکە بگۆڕن و لەوە دڵنیابن کە مناڵ دەزانێت ئەو تورەکەیە بۆچیە و چۆن یاری بە شتەکانی ناویەوە دەکات. منداڵ فێری کاتژمێر خوێندنەوە بکەن لەسەر پەڕەیەکی کاخز وێنەی کاتژمێرێکی بۆ بکێشن بە شێوەیەک نیشانی بدەن لە چ کاتژمێرێک پێویستە لە خەو هەستێت کاتژمێرە کاخەزەکە لای کاتژمێری ڕاستی دابنێن و پێی بڵێن کاتێک هەردوو کاتژمێرەکە وەکو یەکیان لێهات دەتوانێت لە جێگاکەی بێتە دەرەوە. لە کاسێتێکی چیرۆک سوود وەرگرن یان خۆتان چیرۆکی لەسەر تۆمار بکەن. ئەم چیرۆکە کاتێکی خۆش بۆ مناڵ پێک دەهێنێت. فێری بکەن لە نەوارەکەی کەڵک وەربگرێت چونکە بەوە زیاتر سەرقاڵ دەبێت. لە تەلەڤیزیۆن کەڵک وەربگرن. بەڕاستی رادیۆ و تەلەڤیزیۆن دەتوانن منداڵ سەرقاڵ بکەن. لە پێشدا کەناڵەکانی بۆ ڕێک بخەن و فێری بکەن خۆی بەکاریان بهێنێت. لە خشتەی ئەو مناڵەی بەیانیان زوو لە خەو هەڵدەستێت سوود وەربگرن. دەتوانن لەگەڵ شێوازە بە سوودەکانیش لە خشتە کەڵک وەربگرن تا هانیان بدەن بەیانیان خۆیان بە یاریکردنەوە خەریک بکەن. لەو زانیاریانەی لە بەشی 2 بۆ 5 باسکراون تا بتوانن خشتەکان دابڕێژن بۆ بەهێزکردنی کارەکانتان سوود لە پاداش بەخشین سوود وەربگرن. مناڵانی خەواڵوو هەندێک جار بە تایبەتی مرد منداڵان پێچەوانەی مەرجەکان ڕەفتار دەنوێنن. مناڵان حەز دەکەن زیاتر لە کاتی دیاریکراودا بخەون. کارێکی گرانە بەیانیان ئێوە سەرقاڵی ئەرکەکانتان بن یان بچنە سەرکارەکانتان کەسێکی تر جەنجاڵتان بکات. ئەم بەشە بۆ ئەو دایک و باوکانەیە کە مناڵەکەیان زووتر لە کاتی ئاسایی دەخەون بەیانیان درەنگ لە خەو هەڵدەستن کە خەبەریشیان بوویەوە بێهێز و بێتاقەتن کە ئەمەش هاوکێشەی خێزانەکە تێک دەدات چونکە ژیانی ئەو ڕۆژە بە ناڕەحەتی و شەڕ و شۆڕ دەست پێ دەکات. پێش ئەوەی بڕیار بدەن سوود لە ڕێگا چارەکانمان وەربگرن سەرەتا پێویستە ڕێژەی خەوی مناڵەکەتان دەستنیشان بکەن بزانن ئایا ڕێژەی خەوتنەکەی تەواوە یان زۆرتر دەخەوێت. ئەم خوا بەم جۆرە تاقی بکەنەوە کەمێک درەنگتر یان زووتر بینێرنە ناوجێگەی بخەوێت تا تێبگەن چەند کاتژمێر دەخەوێت. ئەگەر ڕێژەکەی تەواو بوو بەڵام لە ڕۆژدا هەست بە هیلاکی دەکات سەردانی پزیشکی مناڵان بکەن تا لە کێشە جەستەییەکەی بگەن. کاتێک کە دڵنیا بوون کێشەیەکی تری نییە پێویستە ئەم ڕاستیە لە بەرچاو بگرن. ئێوە ناتوانن مناڵێکی خەواڵ و دڵخۆش بکەن بەیانیان بە چالاکیەوە لە خەو هەڵیسێنن. تەنیا دەتوانن لە پێناو بەدەستهێنان و کارەکانی ڕۆژانە هۆیەکانی دڵخۆشی بۆ ئامادە بکەن. بۆ ئەندامانی تری خێزانەکەش بەیانێکی شاد و پڕ لە جوڵا پێک دەهێنن. هەندێک لەو ڕێگا چارانە بۆ منداڵانی بچووک گونجاون و هەندێکی تریش بۆ مێرد منداڵان. چاودێری مناڵەکەتان بکەن و بەرنامەیەک بۆ لە خەو هەستانیان ڕێک بخەن. لەو کاتەی کە منداڵ خەون دەبینێ هەرگیز بێداری مەکەنەوە. ئەگەر لە کاتی خەودا گلێنەی چاوی منداڵ جوڵا مانای ئەوەیە خەریکی خەون بینینە. بۆیە وا باشە چەند خولەکێک بوەستن تا خەون بینینەکەی تەواو دەبێت. هەمومان بەلای ناوەند شەوانە 5 تا 10 جار خەون دەبینین. هەرچەندە خەونەکان درێژخایەن دیار بن بەڵام ماوەیەکی کورت دەخایەنن. لە خواستی پۆزتیڤ سوود وەربگرن. تا ڕادەیەک دەتوانن زوو هەستان لە خەو ئامادەبوون بۆ چوونە دەرەوە بۆ منداڵ خۆشتر و جوانتر بکەن. دەتوانن ژەمە خواردنێکی بەیانی خۆشی بۆ ئامادە بکەن یان هەموو ئەندامانی خێزان گوێ لە مۆسیقایەک بگرن کە منداڵ پێی خۆشە. بە سۆزەوە لەگەڵی بدوێن. ئەگەر ئارامی خۆتان لەدەستدا ئەگەری کەمتر لە ئارادایە منداڵەکە زوو لە خەو هەستێت و ئەرکەکانی ڕۆژانەی بەباشی ئەنجام بدات. لە کاتژمێری زەنگدار کەڵک وەربگرن. کاتژمێرەکە بۆ ئەو کاتە ڕێک بخەن کە زووتر لە کاتی خۆی مناڵەکە خەبەر بکاتەوە. لێگەڕێن چەند جارێک زەنگ لێ بدات مناڵەکە بیبڕێت بۆەوە بەرەبەرە لە بازنەی خەو دەچێتە دەرەوە. بازنەی خەو بەم شێوەیە کاتژمێرەکە چەند جار بیری مناڵەکەتان دەخاتەوە کە کاتی لە خەو هەستانە. متمانەکردن بە یەکتری لە ناوخۆیاندا بەهێزتر دەبن. بەیانیان کە منداڵ خۆی بەرپرسی ئەرکەکانی زانی ئەوە ورە بەخۆی دەبەخشێت کە پەیڕەوی فەرمانەکەتان بکات. بەیەکەوە بچنە دەرەوە تا کاتژمێرێکی زەنگدار بۆ خۆی بکڕێت. پێی بڵێن زۆر خۆشحاڵم لە مەودووە کاتژمێرەکەی خۆت بەکاردەهێنیت
بۆ نمونە داوای لێ بکەن کاتی خوێندنەوەی کاتژمێرەکە بۆ کاتێکی دیاریکرا و قورمیش بکات. کاتێک زەنگی لێدا دەست لە کارەکەی هەڵگرێت. ئەو کاتەی کە توانی بەرنامە بۆ خۆی دابڕێژێت ئێوەش هانی بدەن. لە جوڵەی فیزیکی یارمەتی وەربگرن. هەندێک لەو کەسانەی بە قوڵی خەویان لێ دەکەوێت بۆ هەستان پێویستیان بە جوڵاندن هەیە. وا لە منداڵ بکەن کە دەموچاویان بشۆرێت و لە دواییدا وەرزش بکات. ئەگەر منداڵ لە کاتژمێری زەنگدار کەڵکی وەرگرت، کاتژمێرەکەی لە شوێنێکدا بنێن بۆ ڕاگرتنی زەنگەکەی کە ناچار بێت لە جێگاکەی هەستێت. منداڵەکەتان لەگەڵ ئەنجامی کارەکەیدا ڕوبەڕوو بکەنەوە. لەو کاتەدا کە هەستان کرد، منداڵ دەتوانێت بەیانیان بەرپرسی ڕەفتارەکانی خۆی بێت. تەمەنی 7 بۆ 8 ساڵ پێویستە ئەنجامی پێشێلکردنی ئەرکەکانی بۆ دەستنیشان بکەن و لەگەڵ ئەنجامەکانیدا ڕوبەڕووی بکەنەوە. تێبگەێنن کە چاوەڕێی دەکەن خۆی لە خەو هەستێت و بۆ نان خواردنی بەیانی ئامادە بێت. لە ئەنجامە سروشتیەکان سوود وەربگرن. پێویستە ئەم مناڵانە لە لای منداڵ ئاسایی و دادوەرانە بێت. بۆ نمونە ئەگەر منداڵ فێری ئەوە نەبوو بوو بۆ نان خواردنی بەیانی لە خەو هەستێت، پێی بڵێن تەنیا لە کاتی نان خواردندا خواردنەکەی دەدەنێ. زۆر جار بەهۆی خاو خلیچکیەوە منداڵ لە پاسی قوتابخانە بەجێ دەمێنێت. ئەنجامە ئاساییەکە ئەوەیە کە تەکسیەک بانگ بکات و بە پارەی ڕۆژانی خۆی بچێتە قوتابخانە. منداڵ قەرزدار بکەنەوە. زۆربەی دایک و باوکان ئەگەر بە شێوەی تۆ بە کاتی من قەرزاری کار بکەن، کاریگەری باشی دەبێت. بەم شێوەیە مناڵەکەتان تێدەگات بەیانیان چەند خولەک دوابکەوێت یان بێتە هۆی دواکەوتنی ئێوە قەرزدارتان دەبێت. دوایی پێویستە بە یارمەتیدانتان لە کارەکانی ماڵەوە ئەم کاتتان بۆ بگەڕێنێتەوە. بۆ شێوەیە قەرزی کاتەکەتان بۆ بگەڕێنێتەوە کە ئەمڕۆ چەند دواکەوت بەیانی پێویستە ئەوەندە زووتر لە خەو هەستێت. بۆڵەبۆڵی بەیانیان. هەندێک کەس بە دەروونێکی پڕ لە خۆشی و چالاکیەوە لە خەو هەڵدەستن، بەڵام هەندێکی تر بەیانیان لەو شادیە بێبەشن و ئەوەندە بۆڵەبۆڵ دەکەن خۆشیش لەوانی تر دەشێوێنن. هەموو کەسێک و تەنانەت مناڵانش مافیان هەیە هەندێک جار بۆڵەبۆڵ بکەن. لە پەروەردەی مناڵاندا قۆناغێک هەیە کە دەتوانن ناوی بنێن قۆناغی بۆڵەبۆڵ. بۆ نمونە مناڵان لە تەمەنی 2 ساڵیدا دەست بە وەرەگرتن و خۆدوورخستنەوە لە پەیوەندیکردن دەکەن. دایک و باوک لە بەرامبەر ڕەفتاری لەم جۆرەدا هەمیشە نا بەکاردەهێنن. لە ڕاستیدا ئەوە ڕەفتارێکی باش نییە. لەم حاڵەتەدا کە منداڵان تەمەنیان باڵا دەکات، دڵناسک دەبن، تووڕە دەبن، بەهەز دەبن. ئەمەش حاڵەتێکی ئاساییە. ئەگەر منداڵ زۆربەی بەیانیان دڵخۆش و چالاک بوو، بەڵام هەندێک جار بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بۆڵەبۆڵ دەکات، ڕەنگە ئەمە نیشانەی شتێکی وەک نەخۆشی یان فشاری دەماری بێ و بێتە هۆی ئازاردانی. ئەم کێشانە پشتگوێ مەخەن. لە بەشەکانی تری ئەم کتێبەش تێڕوانین و ڕێگەچارەکانی تری ئەم بوارەتان پێڕادەگەێنین. ئەم بەشە دەربارەی ئەو مناڵانەیە کە زۆرجار بۆڵەبۆڵ و ددانە جیڕە لە خەو هەڵدەستن. ڕەفتاری منداڵ بە شێوەیەکی هاوسەنگکرا و پشتگوێ بخەن. مەبەست لە ئاشنابوون بە شێوازی پشتگوێخستنی هاوسەنگکرا و سەیری بەشی دوو بکەن. لەو بوارەدا باسی ڕەوشت و خۆی مناڵ مەکەن. پێی مەڵێن ئەو هەموو نوزە مەکە. لە جیاتی ئەوە سەرنجی ڕەفتاری پەسەندکراوی کەسانی تر بدەن و ناویان ببەن. کاتێک مناڵ هەوڵ دەدات کارێکی شیاو ئەنجام بدات، هانی بدەن و بە مەبەستی کە هانتاندا ڕەفتاری لەو جۆرە بنوێنێت. تینا چەند خۆشە کە دووبارە پێکەنینەکەت دەبینمەوە. بەڕاستی قسەیەکی زۆر چاکت بە براکەت گوت. ئافرین. گۆڕان لە کاتی هەستان لە خەودا بکەن. هەندێک لە مناڵان لەبەر ئەوەی خراپ خەبەریان دەبێتەوە کە ڕەنگە لەو کاتەدا لە ناوەڕاستی خەیاڵێکدا بن. لەم جۆرە کاتانەدا هەوڵ بدەن کاتی هەستانی دوابخەن، یان بەهۆی کاتژمێری زەنگدارەوە یان بەدەنگی مۆسیقا لە خەو بێداری بکەنەوە. بەگاڵتە لەگەڵکردن خەبەری بکەنەوە. دەتوانن بەگاڵتە و پێکەنین منداڵ خەبەر بکەنەوە و خۆی نابەجێ و خراپی لەبیر برنەوە. بەڵام هەندێک جار گاڵتە و نوکتە ئەنجامێکی تەواو پێچەوانی لێ دروست دەبێت. وا لە منداڵ دەکات زیاتر بنووزێتەوە و تووڕەتان بکات. ئەگەر شتی واڕوویدا یاری گاڵتە و گەپەکە فرامۆش بکەن. یاری شانۆی بکەن. بە نمایش و جوڵاندنی منداڵ و نیشاندانی کارەکانی هەوڵ بدەن ناشرینی کارەکانی بۆ نمایش بکەن. لەم کارەدا نمایشێکی وای نیشان بدەن کە بۆتە کەسایەتێکی بەناوبانگ. خۆ خراپەکەتان بتەکێنن. ئەم شێوازە بۆ مناڵانی بچووک کاریگەری هەیە.
منداڵ بە ئارامی لە باوەش بگرن و بە هێمنی بە خۆتانیەوە بینوسێنن. لەو کاتەدا پێی بڵێن تۆ ئێستا خەریکی خۆخراپەکەت لە لەشی خۆت دوور دەخەیتەوە. ڕەفتارە نەشیاوەکەی نیشان بدەن. زۆربەی مناڵان نازانن کە خۆخراپەکەیان چ کاریگەریەکی لەسەر ئەندامانی تری خێزانەکەیان هەیە. ئێوە وەکو دایک و باوکان لەگەڵی بدوێن و یارمەتی بدەن تا ڕەفتارە نەشیاوەکەی بهێنێتە بەرچاوی خۆی. لەم بوارەدا کتێبێکی بۆ بخوێننەوە یان پێی بڵێن کە چۆن مناڵێک ئەو ڕۆژە دەتوانێت هەموو ئەندامانی خێزانەکەی دڵتەن بکات و داوای لێ بکەن هەرخۆی چەند شێوازێک بۆ گۆڕینی ڕەفتارەکەی پێشنیار بکات. سنووری کاتی بۆ کارەکانی دەستنیشان بکەن. مۆڵەت بە مناڵ بدەن لە ئێستاوە تاکو 5 خولێک بۆی هەیە بە ئارەزووی خۆی بۆڵەبۆڵ بکات. بەم شێوەیە لێیگەڕێن تا ئەندامانی تری خێزانەکەشتان لەگەڵیدا هاوبەش بن. 5 خولێک دەستنیشان بکەن. هەمووتان گلەیی بکەن و بۆڵەبۆڵ بکەن. لە ئەنجامدا گیانتان سووک دەبێت و کەمێک ئارام دەبنەوە. ڕەفتارتان بگۆڕن. بە مناڵانی گەورەتر بڵێن دەتانەوێت لەگەڵیدا وەکو کەسێکی گەورە ڕەفتار بکەن. هەموو کەسێ هەندێک جار خۆی خراپی دەبێ. ئێوەش ئەمە دەزانن. بەڵام ئەم ڕەفتارە بۆ کەسانی تر زۆر ناخۆشە. بۆیە داوای لێ بکەن لە جیاتی ئەوەی ببنە هۆی ناڕەحەتکردنی کەسانی تر بەدەنگی بەرز بڵێن من ڕەفتارم نەشیاوە. ئەو پەڕی هەوڵی خۆی بخاتە گەڕ تا ئەم حاڵەتە لە خۆی دوور بخاتەوە. لە بێبەشکردنی کاتی سوود وەربگرن. بە مناڵەکەتان بڵێن تا کاتێک باش دەبێت با خۆی لە ناو خەڵک بە دوور بگرێت. بەڵام هەلی بۆ بڕەخسێنن هەر کاتێک باش بوو دووبارە بۆ ناو کۆمەلگا بگەڕێتەوە. بۆ نمونە دەتوانن پێی بڵێن وا حەز دەکەم لەگەڵ ئەم ڕەوشتەدا تەنیا دەبیت. بەڵام هەر کاتێک باش بوویت خێرا بگەڕێرەوە چونکە بێتۆ ناتوانین بەخۆشی بەسەربەرین. خشتەی ماڵ ئاوا خۆی خراپ. هەندێک لە مناڵان لەگەڵ خۆی خراپی وەکو بۆڵەبۆڵکردن و گرژومۆنی لە بەیانیاندا ڕاهاتوون. ڕەنگە ئێمە بۆ چارەسەرکردنی پێویستمان بە پلاندانانی باش هەبێت. بۆیە پێشنیار دەکەین سوود لە خشتەی پاداش بە ئەستێرەی ئاڵتونی وەربگرن. سەرەتا چاوەڕێی سەرکەوتنی کوتوپڕ مەکەن، بەڵکو ئامانجی خۆتان واقعبینانەتر هەڵبژێرن. بۆ نمونە ئامانجتان بۆ هەفتەی یەکەم ئەوە بێ کە مناڵەکەتان لەگەڵ خوشک و براکانی شەڕ نەکات، یان کە ڕەفتارێکی نەشیا و بەرامبەر یەکتری نەنوێنن، چونکە دڵنیابن کە منداڵ لە هەموو هەڵسەنگاندنێک دەگات. لە دواییدا لەسەر چۆنیەتی پاداشتێک بڕیار بدەن. منداڵ لە خۆپۆشتەکردندا لەسەر خۆیە. جل لەبەرکردن کارێکی ڕۆژانەیە و زۆربەی دایک و باوکان ماندوو تووڕە دەکات. دایکی جاکی تەمەن 2 ساڵ هاتوچۆی ژوورەوە دەکات تا جل لەبەر مناڵەکەی بکات، بەڵام لەگەڵ بیانووی جۆرە و جۆری مناڵەکەی ڕوبەڕوو دەبێتەوە. کاتێک جاک وڕک دەگرێت بۆ ئەوەی لە زستاندا جلێکی قۆل کورد لەبەر بکات، دایکی خۆی پێناگیرێ و بەسەریدا دەقیژێنێت و ئەمە وا لە جاک دەکات زیاتر بیانوو بگرێت. دایکیشی تووڕە دەبێت و هاوار دەکات، جاک هەر ئێستا جلەکانت لەبەر دەکەی دەنا خراپت بەسەردێنم. لەو کاتەدا جاک لە قەدەوەشێنێت و دەقیژێنێت و دایکیشی بە 50 هەڕەشەی لێ دەکات. ئەم دیمەنە دیمەنی شەڕی ڕۆژانەیانە. لە کۆتاییدا جاک هەر بە ناخۆشی جلەکانی لەبەر دەکات. یان سەیری ئەم دیمەنە بکەن. نانی ژەمی بەیانی لەسەر مێزی نان خواردن ئامادەیە. هێلکەکان سارد بوونەتەوە. مناڵەکە هێشتا خەریکی بڕیاردانە کە کام جل لەبەر بکات. بۆ مناڵانی بچووک باشترین کار ئەوەیە کە بە شێوەیەکی سادە و خۆش جلی لەبەر بکەن. ڕێگاچارەکانی ئێمە بریتین لە پێشنیارانەی کە چۆن جل لەبەرکردن بۆ مناڵەکەمان بکەینە یاری و سەرگەرمیان بکەین. هەندێک شێوازیش یارمەتی دەدات تا فێر ببێت چۆن بەتەنیایی جل لەبەر بکات. مناڵانی تەمەن 2 ساڵ تا 4 ساڵی دەتوانن فێری هەموو بەشەکانی جل لەبەرکردن بن. لە 2 ساڵیدا دەتوانن کراس یان پانتۆڵ لەبەریان داکەنن. لە تەمەنی 3 ساڵیدا دەتوانن لەبەری بکەن. لە تەمەنی 3 ساڵ و نیویدا دەتوانن قۆبچەی کراسەکەیاندا بخەن. لە تەمەنی 5 ساڵیدا زۆربەی مناڵان دەتوانن هەموو بەشەکانی جل لەبەرکردن ئەنجام بدەن، جگە لە گرێدانی قەیتانی پێڵاوەکانیان. ئەگەر هەر لە یەکەمین قۆناغدا منداڵ هان بدەن، ئەوە ئەو هاندانە دەبێتە هۆی هاوکاریکردنیان لە کاتێکدا کە جل لەبەر دەکەن. کە منداڵ شارەزایی پەیدا کرد، ئەو کاتە هانی بدەن بە خێرایی جل لەبەر بکات. چاوەڕوانی واقعبینانە و شێوازی پۆزتیڤانە و بەرنامە داڕێژن. جۆرێک لە خێرایی کارەکە پەرێ پێ بدەن. ئێمە بۆ ئەو مناڵانەی بە شێوەی گونجاو یان لە کاتی جل لەبەرکردندا لەسەر خۆن ڕێگاچارەی گونجاو و پێشنیار دەکەین.
پێش ئەوەی هەرکام لەم شێوازانە تاقیبکەنەوە دڵنیابن کە کاتێکی گونجاوتان بۆ جلەبەرکردن دەستنیشان کردووە. لەوانەیە بە کەمێک زووتر لە خەو هەستاندنی مناڵەکەتان کێشەکە چارەسەر بکەن. جلەبەرکردنی منداڵ با سەرنجڕاکێش بێت. پێویستە جلەبەرکردنی مناڵەکەتان لە سەرەتاوە لایەنی ئارەزووی تێدا ڕەچاو بکرێت. کاتێک جلدەکەنە بەر کۆرپەکەتان بیدوێنن یان گۆرانی بۆ بڵێن. کاتێکە گەورەتر دەبێت لە کاتی جلەبەرکردندا شتێکی سەرنجڕاکێش وەکو ئۆتۆمبیل، کەلوپەلی یاری کە مۆسیقای تێدا بێت، وێنە یان ئاژەڵی یاری بدەنە دەست تا خۆی پێوە خەریک بکات. با جلەبەرکردن بە گۆرانی گوتنەوە فێری منداڵ بکەین. کاتێک خەریکن جل لەبەر مناڵەکەتان دەکەن هانی بدەن با گۆرانیتان لەگەڵدا بڵێ گۆرەویەکانم خۆم لە پێ دەکەم، بەم شێوەیە لە پێی دەکەم، بەیانی گۆرەویەکانم لە پێ دەکەم، بەم شێوەیە لە پێی دەکەم. بەرەبەرە منداڵەکەتان فێری گۆرانی و لە ئەنجامیشدا فێری کاڵاپۆشینیشی دەکەن. منداڵ فێری شێوازی جلەبەرکردن بکەن. کاتێک منداڵ فێری شێوازی جلەبەرکردن بوو، ئامادەی بکەن بە باشی فێر بێت. بە بووکەشوشەیەک ڕایبهێنن و هانی بدەن. یەکەم جار جلەکانی داکەنێت و دوایی جارێکی تر لەبەری بکاتەوە. هەر جار کە ئەم کاری تەواو کرد هانی بدەن. وهەلی بۆ بڕەخسێنن ڕاهێنان لەسەر ئەم کارە بکات. کاری زەحمەتتریش وەکو قۆبچە داخستن، زنجیر داخستن و لە کۆتاییدا گرێدانی قەیتانی پێڵاوەکانم ئەنجام بدات. ئارامتان هەبێت و سەرەتا چاوەڕێی پێشکەوتنێکی لەبەرچاو مەکەن، چونکە بەرەبەرە فێر دەبێت و ئەم کارانە ئەنجام دەدات. جلێکی گونجاو بۆ هەڵبژێرن. کاتێک مناڵەکەتان فێری جلەبەرکردن بوو، جلی وای بۆ هەڵمەبژێرن کە بە ئاسانی لەبەری بکات و دایکەنێت. تەنورە و پانتۆڵی ناوقەدی لاستیک بێت و کراسەکانی تەسک نەبن، نەک پانتۆڵێک کە قۆبچە و زنجیری هەبێت. کاتێک کە لە لەبەرکردنی جلی سادەتر شارەزایی پەیدا کرد، دەتوانن بە جلی گرانتر ڕایبهێنن. بەیەکەوە جلی لەبەر بکەن. مناڵان خۆشحاڵ دەبن کە بە لاساییکردنەوە جلەبەرکردن فێر بن. ئەگەر لەگەڵ منداڵ جلەبەر بکەن، ئەوە هەر لەبەرکردنەکەی نیشان نادەن، بەڵکو خێرایی کارەکەشی فێر دەکەن. ئەگەر باوک لەگەڵ کوڕەکەی و دایک لەگەڵ کچەکەی جلەبەر بکات، دەبێتە هۆی ئەوەی بەیەکەوە بابەتی پیاوانە و ژنانی هاوبەش تاقی بکەنەوە. لە ڕاهێنانی پۆزتیڤانە سوود وەربگرن. لێ بکۆڵنەوە بزانن مناڵەکەتان بەیانیان چەند لە جلەکانی دەتوانێت لەبەر بکات. دیارە زۆرجار لە بەیانیان کاتێکی وا گونجاو بۆ فێرکردن بەدەستەوە نییە. لەبەر ئەمە باشتر وایە بەیانیان تەنیا بۆ ڕاهێنانی پۆزتیڤانە بەکاربهێنن و فێرکردن دوابخەن بۆ کاتێکی گونجاوتر تا بتوانن بە ئارامی و پێکەنین و گۆرانی خۆگۆڕینەکەی فێر بکەن. بەرگریکردنی مناڵەکەتان لە بواری جلەبەرکردندا کەم بکەنەوە. دەتوانن بە سوودوەرگرتن لە شێوازی جۆرا و جۆر سەرنجی مناڵەکەتان بۆ جلەبەرکردن ڕابکێشن. فێری بکەن بیری لەسەر خۆگۆڕینەکەی بێت. بەم شێوەیە سەرنجی بۆ سەر جلەبەرکردنەکە ڕادەکێشن. پێشبڕکێی 20 پرسیار ڕێک بخەن. ئەگەر مناڵە بچووکەکەتان بەرگری کرد، پێشبڕکەیەک ڕێک بخەن و ئەم کارەشی بۆ خۆش بکەن. بۆ نمونە ئەو پرسیارەی لێ بکەن: جل چ شێوەیەکی هەیە؟ چ ڕەنگێکە؟ بۆچی بەکاردەهێنرێت؟ لێی بپرسن ئایا دەتوانێت بە هەمان ڕەنگەوە شتی ترتان نیشان بدات؟ یاری ناولێنان ڕێک بخەن. مناڵەکەتان وا لێ بکەن لەسەر پارچەیەک لە جلەکانی ناوێک بنێت. ئەم ناوانە چەند پێکەناوی بن، وەکو کراسی پەری، قژ زێڕینی و لەگەڵ هەندێکی تردا. لەگەڵ سەرنجدان بۆ کارە پۆزتیڤەکانی ڕۆژانە ئەنجامی ئەو کارەی بۆ ئاسانتر بکەن. ڕاهێنان بە ڕەنگکردن. وێنەی مناڵێکی بۆ بکێشن کە جلی لەبەردایە. داوای لێ بکەن دوای فێربوونی پۆشینی جلێک هەمان بەرێک لەسەر وێنەکە ڕەنگ بکات. وێنەکە لە ژوورەکەیدا هەڵواستن و تێبگەێنن کە ئێوە زۆر خۆشحاڵن لەوەی کە دەتوانێت بە تەنیا کارەکانی ئەنجام بدات. جلوبەرگی ئاگرکوژانەوە. کاتێک منداڵ فێری جلەبەرکردن بوو، هانی بدەن ئەم کارە خێراتر ئەنجام بدات. زەنگی ڕاگەیاندنی ئاگرکوژانەوە لێ بدەن و هانی بدەن وا بنوێنێت کارمەندێکی ئاگرکوژانەوەیە. پێویستە خێرا جلەکانی لەبەر بکات و ئاگرەکە بکوژێنێتەوە. ئێوەش پاداشتی پێ ببەخشن یان وەکو پاداش بەخشین بیبەن بۆ سنتەری ئاگرکوژانەوە. جلوبەرگی بەیانیان. لە شەوی پێشوودا بڕیار بدەن کە مناڵان بۆ بەیانی چی لەبەر بکەن و ئینجا لە ناو کانتۆرەکەیدا دەری بهێنن. پێویستە مناڵان لە کڕینی جلوبەرگەکاندا مافی هەڵبژاردنیان هەبێت. ئەگەر مناڵان لە هەڵبژاردنی مۆدێل و ڕەنگی جلوبەرگیاندا هاوبەشی بکەن، لە کاتی لەبەرکردندا خۆشحاڵتر دەبن. بەڕافەکردنی بنەماکانی سەرەتای هەڵبژاردنی جلوبەرێک یارمەتی بدەن تا جلێکی گونجاوتر هەڵبژێرێت.
ئەگەر کراس یان پانتۆڵەکەی ڕەنگەکەی چووبەوە بەڵام مناڵەکەتان حەز دەکات بۆ قوتابخانە لەبەری بکات بۆی ڕوون بکەنەوە کەی و بۆ کوێ دەتوانێت لەبەری بکات دوای قوتابخانە یان لە ڕۆژانی پشوودا. فێری پێشبڕکێیەکی نوێ بکەن بۆ ئەوەی مناڵی خاوخلی چەکان بدەن کارەکانی بەخێرایی ئەنجام بدات ئەم چیرۆکەی بۆ بگێڕنەوە پێی بڵێن لە شارێکی تر کچێکی هاوتەمەنی هەیە ناوی ئانی زیرەکە ئێستا ئەویش خەریکی جل لەبەرکردنە بە مناڵەکەتان بڵێن ئەگەر لە ئانی زیرەک ببیتەوە خەڵات وەردەگریت دوایی وا بنوێنن کە مناڵەکەتان لە ئانی چالاکترە و گرەوەکە دەباتەوە. بە کاتژمێر پێشبڕکێ بکەن لە مناڵەکەتان بپرسن بە ماوەی چەند دەتوانێت جلەکانی لەبەر بکات دوایی ئەو ماوەیە ڕابگرن کە بۆ جل لەبەرکردنەکە بەکاری دەهێنێت بۆ بەیانی دوایی داوای لێ بکەن ژمارەی پێوانەی ڕۆژی پێشوو بشکێنێت یارمەتی بدەن تا کاتێکی گونجاو بۆ خۆی دەستنیشان بکات لە کات ڕاگرتنەکە سوود وەربگرن و پێشبڕکێکە دەست پێ بکەن خشتەیەک لە کاتەکانی ڕۆژانەدا دروست بکەن لە بیرتان نەچێت هەواڵی مناڵەکەتان بەباشی باس بکەن. مەبەستێکی واقعبینانە لەبەرچاو بگرن بێگومان ئێوە بەیانیان نمونەی کارە تایبەتەکانتان پەیڕەو دەکەن لەوانەیە زۆر زیرەک بن و زۆر خێرا جلەکانتان لەبەر بکەن یان ڕەنگە هێواش بن دەربارەی ئەم بابەتە لەگەڵ مناڵە گەورەکەتان بدوێن خۆی بیر دەکاتەوە بۆ ئەم کارە چەند کاتی پێویستە و دوایی پێداچوونەوەی بەرنامەی ڕۆژانی ڕابردوو یارمەتی بدەن تا خۆی تێبگات بەڕاستی چ کاتێک گونجاوە تا لە خەو هەستێت و بتوانێت لە شوێنی بڕیاردرا و کارەکەی تەواو بکات. لەوانەیە پێویستی بەوە بێت کە زووتر لە خەو هەستێت یان کاتێکی کەمتر بۆ کارەکانی تری تەرخان بکات. مناڵێک کە زووتر لە کاتی دیاریکرا و کارەکانی ئەنجام بدات وەکو پاداش دەتوانێت پێشنان خواردنی بەیانی سێری تەلەڤیزیۆن بکات بە کۆی نمرەکانیان و گەیشتنیان بە ئاستی دیاریکرا و خەڵاتێکی پێبەخشن. با منداڵ خۆی ڕوبەڕووی کێشەکانی ژیانی ببێتەوە وای لێ بکەن لەگەڵ بارودۆخ و کێشەکانی ژیانی ڕوبەڕوو بێتەوە هەندێک لە مناڵان دەتوانن جل لەبەر بکەن بەڵام ئەنجامی نادەن پێیان بڵێن لە جیاتی هەر خولەکێک کە لە ماوەی کاتی جل لەبەرکردن 5 خولەک تێپەڕێت پێویستە خولەکێک زووتر بڕواتە ناو جێگاکەی ئەگەر نا لەو ماوەیەدا کە بۆی هەیە سەیری تەلەڤیزیۆن بکات کەم دەبێتەوە. هەروەها پێی بڵێن کە خواردنی نانی بەیانی کاتێکی دیاریکراوی هەیە کە نابێت ئەو کاتە لەدەست بدات بەدەر لەو کاتە نانی بەیانی نامێنێت. ئەو مناڵەی نانی بەیانی ناخوات ئایا مناڵەکەتان پێی باشە نانی بەیانی نەخوات؟ ئایا هەموو ڕۆژێ بەیانی لەسەر ئەم بابەتە کە پێش چوونە دەرەوە لە ماڵەوە پێویستە خواردنی پێویست بخوات ناخۆشیتان دەبێت؟ بۆ وردی سێرێکی خووەکانی نانی بەیانیتان بکەن چونکە نمونە باشترین مامۆستایە. ئەگەر دەتانەوێت بەیانیان نانێکی خۆش بخۆن بێگومان مناڵەکەشتان وا دەکات هەوڵ بدەن هەمووتان بەیەکەوە بە شێوەیەکی خۆش و لە کەش و هەوایەکی پێکەناویدا و لەسەر خۆنان بخۆن هەوڵ بدەن وانیشان بدەن کە خۆشحاڵن. ئەگەر بنواندنی نمونەیەکی لەو شێوەیە هێشتاش مناڵەکەتان لە خواردنەکە نزیک نابێتەوە با نەبێتە هۆی نانەوەی ناکۆکی لە نێوانتان دەتوانن لەو ڕێگا چارانەی خوارەوە سوود وەربگرن. با خواردنی بەیانی سەرنجڕاکێش بێت هەوڵ بدەن کاتێکی خۆش و تەواو بۆ خواردنی نانی بەیانی دابین بکەن نابێ بە شێوەیەک بێت کە بە زۆر خواردەمەنیەکان خۆت بدەن بۆ نمونە ئەگەر مناڵانی بچووک پەرداخ و کوپی تایبەت بەخۆیان هەبێت خۆشحاڵ دەبن ئەوە بە جوانکردنی بەشێک لە نان لەگەڵ کەمێک پەنیر و دروستکردنی کەش و هەوایەکی پێکەناوی لە دامەزراندن و جوانکردنی سفرە دڵخۆش دەبن. ئێوەش کرێم بخەنە سەرکێکی بەیانیان و بە نەستەلە وێنەی جوانی بۆ لەسەر بنەخشێنن ڕێگا بدەن بە مناڵەکەتان تاکو لە بەرنامەدا ڕشتنی خوانی بەیانیدا بەشداریتان بکات. ئەگەر لێبگەڕێن مناڵەکەتان لە ڕێخستنی بەرنامەی هەفتەی نانی بەیانی یارمەتیتان بدات یان لە کڕینی کەلوپەلەکاندا هاوکاریتان بکات پەیوەندێکی زۆرتر لەسەر مێزی نان خواردنەکە دروست دەبێت. ئێمە وا بەباش دەزانین کە ئێوە بابەتەکانی خواردن لەبەرچاو بگرن. مەرگ بۆ دابوونەریت مەبەست ئەوەیە کە منداڵ بۆی هەیە هەرچی ئارەزووی هەیە بیخوات و هیچ پێویست ناکات وەکو کەسانی تر نان بخوات. بۆ نمونە مناڵ حەز دەکات کە لەگەڵ پەنیر مورەبا بخوات لە کاتێکدا کە ئەمە پێچەوانی ئارەزووی زۆربەی خەڵکە. ئەگەر مناڵەکەتان خواردنە ئاساییەکان ناخوات خواردنێکی تر تاقی بکەنەوە شیری بۆ ئامادە بکەن و ڕێبدەن کە شلەمەنی بخوات کەمێک کەرە لەسەر پارچەیەک سێو بسوون یان پەتاتەی سوورەکراو لەگەڵ پەنیری بدەنێ. نانی بەیانی کەم بکەنەوە ئەگەر مناڵەکەتان نانی نیوەڕۆ لە نانی بەیانی بەباشتر دەزانێت نانی بەیانی کەم و نانی نیوەڕۆی تەواوی بدەنێ.
ئەم بەرنامەیە با بە شێوەیەک بێ کە نانی بەیانی وزەی تەواوی بۆ هەموو کاتەکانی پێشنیوەڕۆی دابین کردبێت کە منداڵ لەلایەنی وزەوە کەمی نەبێت، ئیتر کێشەیەکی بۆ دروست نابێ. خواردەمەنی جۆراوجۆر ئامادە بکەن. جارجارە خواردەمەنیەکی تازە بخەنە ناو بەرنامەی نانی بەیانیان تا لەبەر چاوکەوتن بەرگری بکەن. ئەگەر مناڵەکەتان لە ناکاو ئارەزووی خواردەمەنیەکی نەما، خۆی لێ دوورخستەوە و نەیخوارد بە زۆر پێی مەخۆن. بۆ ماوەیەک لە ناو بەرنامەی خواردنی بەیانیان لای ببەن و دوایی بەرەبەرە دووبارە بیخەنەوە ناو بەرنامەی خواردنەکەی. بۆ بەیانیان لەسەر هەندێک خواردنی دیاریکراو پێداگیریتان هەبێت. کاتی نان خواردن لەگەڵ مناڵەکەتاندا بن. نابێ مناڵانی بچووک لە کاتی نان خواردندا بە تەنیایی بەجێبهێڵن. تەنانەت مناڵانی گەورەش ئارەزویان هەیە هاوڕێیەکیان هەبێت. ئەگەر ئێوە ناتوانن لە کاتی نان خواردندا لەگەڵیاندا لەسەر سفرەکەدا بنیشن، وا باشە لە ژوورەکەدا بمێننەوە. هاوڕێیەکی نان خواردنی بۆ پێک بهێنن تا لەسەر سفرەکە لەگەڵیدا بێت. بۆ نمونە بووکە شوشەیەک. بۆ ئەم کارە گونجاوە تەنانەت کەلوپەلی سەرنجڕاکێش وەکو تەلەڤیزیۆن و کتێب لەوانەیە کاریگەریان هەبێت. لە جێی خۆیدایە ئەگەر جارجار مناڵەکەتان لەژێر چاودێری خۆتان لە کاتی نان خواردن سەیری تەلەڤیزیۆن بکات، بەڵام ئاگادار بن ئەم کارە نەبێتە خوو لە ناویاندا بڵاو بێتەوە. لەگەڵ مناڵەکەتان بورس دروست بکەن. لە جیاتی هەر پارویەک لەو خواردنە کە مناڵەکەتان دەیخوا پارچەیەک میکانۆی پێ ببەخشن. کاتێ مناڵەکە نانەکەی تەواو کرد، دەتوانێت بە پارچە میکانۆکان قەڵا دروست بکات. ئەگەر حەزیش دەکات، ڕێگەی پێ بدەن لە کاتی نان خواردندا بە میکانۆکان ڕێک بخات. وێنەی خۆر بکێشن. مۆڵەت بە مناڵەکەتان بدەن هەر جارەی کە پارویەک نانی خوارد، بە ئاماجیکێک لەسەر کاخەزێک وێنەیەک بکێشێت. هانی بدەن لەو کاتانەی کە نان دەخوات دیمەنێک تەواو بکات. لەسەر پارچە کاخەزێک وێنەی خۆرێک بکێشن و بە هەر پارویەک تیشکێکی ڕووناکی بۆ خۆرەکە زیاد بکەن. ئەگەر ئەم کارە بە شێوەیەکی گونجاو ئەنجام بدەن، دەتوانن هەموو ڕۆژێ تیشکەکانی خۆرەکە زیاتر بکەن. کاتێک کە خۆرەکە زۆرتر درەوشایەوە، دەتوانن لە بری خەڵات بۆ باخچەی گشتی بەرن. کات لە بەرچاو بگرن. بۆ ئەوەی مناڵەکە هەن بدەن بە خاوی نان نەخوات لە کاتژمێر سوودوەر بگرن. جەختی لەسەر بکەنەوە کە پێش لێدانی زەنگی کاتژمێرەکە نانەکەی تەواو بکات. بێگومان ئێوە لە پێشتر کاتژمێرەکەتان بۆ ماوەیەکی دەستنیشانکرا و ڕێخستووە. دوایی بەرەبەرە ماوەی کاتەکە کورتتر بکەنەوە. بۆ ئەم مەبەستە هەموو ڕۆژێ تا 2 خولەک ماوەی کاتەکە کورتتر بکەنەوە تا ئەوەی مناڵەکەتان بە کاتێکی قبوڵکرا و نانەکەی بخوات. پاک و خاوێنی. ئاشکرایە مناڵێکی پاک و خاوێن ڕێکوپێک خۆشی لە گیانی دایک و باوکاندا دروست دەکات. بەڵام پاک و خاوێنی لە جێی خۆی دابێت. هەندێک جار پێیزبوون قبوڵ کراوە. با پاکردنەوەی مناڵ وەکو سزادان نەبێت. لەلایەکی ترەوە مناڵیش پێویستە فێربێ کە چۆن پاک و خاوێنی خۆی ڕابگرێت. ئەگەر ئێوە نمونەیەکی گونجاو بن بۆ مناڵەکەتان یارمەتیان دەدەن تا دەربارەی پاک و خاوێنی کەسێتی خۆی فێریشتی باش ببێ. هەروەها دەگەنە ئەم ئەنجامە کە خۆشۆردن زۆرخۆش و شادی بەگیان دەبەخشێت. جگە لە پاکبوونەوەی جەستە، مناڵانی بچووک دایانەوێت بێ یارمەتیدانی ئێوە خۆیان بشۆن، بەڵام مناڵان لە تەمەنی 4 ساڵیدا دەتوانن بەتەنیا دەستیان بشۆن. 6 مانگ دوای ئەوە دەتوانن بە شێوەی گونجاو دەموچاوی خۆیان بشۆن، بەڵام لە 6 ساڵیدا دەتوانن بە تەواوی بەتەنیا لە گەرماودا خۆیان بشۆن. زۆر جار مناڵان وەکو دایک و باوکیان بایەخ بە پاک و خاوێنی نادەن، بەڵام ئەگەر پاک و خاوێنی لە تەمەنی سەرەتاییەوە فێری مناڵەکەمان بکەین، بەرەبەرە وەکو بەشێکی تایبەت لە ژیانی ڕۆژانەیاندا جێگیر دەبێت. ڕێگاچارەکانی ئێمە لە ڕاستیدا ئەو پێشنیارانەیە بۆ ئەوەی مناڵەکەتان بە یارمەتی ئێوە فێری پاک و خاوێنی ببێت. بەم جۆرە ئەوان بە شێوەیەکی ئاسایی کارەکە فێر دەبن. ئێوە پەلەمەکەن، نیشانیان بدەن کە بە خۆشۆردنی ڕۆژانە دەتوانێت دڵخۆش بێت. ئەگەر وا دەزانن کە مناڵەکەتان بیری دەچێت دەموچاوی بشوە، پرسیاری لێ مەکەن دەموچاو شۆردووە یان نا. تەنیا داوای لێ بکەن دەموچاوی بشۆرێت، چونکە دەموچاوی پیسی پێوە دیارە. ئەو شتەی کە دەتانەوێت مناڵەکە ئەنجامی بدات دیاری بکەن و داوای لێ بکەن بە جوانی جێبەجێ بکات. کەلوپەلەکان لە شوێنێکدا بنێن تا مناڵ دەستی نیگاتێ. ئەگەر شوێنی دەشۆردنی ماڵەوە بۆ مناڵ زۆر بەرز بوو و نەیتوانی بەکاری بهێنێت، کورسێکی بچووکی بۆ ئامادە بکەن و کاتەکانی دەشۆردنی هات بۆی بهێنن. کەلوپەلی شۆردن وەکو خاولی، سابوون و فڵچەی ددان بە جۆرێک بێ مناڵ بە ئاسانی دەستی بگاتێ. فێری بکەن چۆن کەڵکیان لێوەربگرێت. مۆڵەت بە منداڵ بدەن لەگەڵ ئێوەش خۆی ڕابهێنێت، واتە بۆ وێنەی دەموچاوی ئێوەش بشۆرێت. فێرکردنەکە زوو دەست پێ بکەن.
کاتێک دابوونەریتی چوون بۆ تەوالێتتان فێری مناڵەکەتان کرد، کارێک بکەن کە شۆردنی دەستەکانی دوای تەوالێت وەکو خۆی دووەمی لێبێت. ڕێبدەن مناڵەکەتان هەڵبژێرێت. مۆڵەت بە مناڵەکەتان بدەن تا خۆی کەلوپەلی شۆردن هەڵبژێرێ تا بەم شێوەیە زیاتر دڵخۆش بێ. بۆ نمونە مناڵانی بچووک حەزیان لە خاولیکی وێنەدارە یان سابوونی ڕەنگین هانیان دەدات بۆ شۆردن. ئەو سابوونە بەکاربێنن کە چاو ناسووتێنێتەوە. ڕێگە بە مناڵ بدەن خۆی سابوون لە دەم و چاوی بدات تا شۆردنەکە شێوەی یاریکردن وەربگرێ. بەهۆی پاک و خاوێنی پاداشتی پێبەخشن. لە گەرمادا خشتێکی تایبەتی دابنێن و دوای هەر شۆردنێکی پێشنان خواردن هانی بدەن نیشانەیەک لە ناو خشتەکەدا دیاری بکات. کاتێ مناڵەکەتان بەدەست و دەم و چاوی پاکەوە لەسەر سفرەی نان خواردن ئامادە بوو، ئافرینی لێ بکەن و پێی بڵێن کە خاوەنی پاکترین دەست لە پێشەوە نان دەخوات. بۆهۆی وەرگرتنی ژمارەیەکی دیاریکراو لە نیشانەکانی ناو خشتەکەی پاداشتی پێبەخشن. هەموو ڕۆژێ مناڵەکەتان بپشکنن. خۆتان وەکو بەرپرسێک دوای تەواوبوونی دەست و دەم و چاو شۆردنی مناڵەکەتان بە وردی بیپشکنن. لە هەمان کاتیشدا هەوڵ بدەن ئەم کارەی بۆ وا لێ بکەن سەرنجی ڕابکێشێت. کاتێک کارەکەی بەباشی ئەنجامدا هانی بدەن و دەربارەی ئەو بەشانەی کەمێک گرانترە وردبینتر بن. مناڵەکەتان لەگەڵ ئەنجامی کارەکانی ڕوبەڕوو بکەنەوە. ئەگەر مناڵەکەتان گەیشتوتە ئەو تەمەنەی کە دەتوانێت بەباشی دەست و دەم و چاوی بشوات، بەڵام جاری واهەیە بەرگری دەکات، کاتی ئەوە هاتووە ئەنجامی کارەکانی ببینێت. بۆ نمونە پێی بڵێن ئەگەر ناتوانی دەست و دەم و چاوت بشوێت من ناچارم ئەم کارت بۆ بکەم. دوای چەند جارێک مناڵەکە ئەو بەباش دەزانێت کە خۆی ئەم کارە ئەنجام بدات. ئێوەش هانی بدەن و ئافرینی بکەن. شەڕی ددان شۆردن. ددان شۆردن بە فڵچە بابەتێکە کە گومان لە بایغداربوونی دانیە و هەموو مناڵێک پێویستە فێر بێت. بەلایەنی کەمەوە دووجار لە ڕۆژێکدا ددانی بشۆرێت. پێویستە لە سیستەمی ددان پاکردنەوە سوود وەربگرێت. هەندێک لە دایک و باوکان کە مناڵەکانیان ناچار دەکەن هەموو ڕۆژێ بەیانیان ددانیان پاک بکەنەوە، شەڕێکی هەمیشەیی بۆ دێتە گۆڕێ. زۆربەی دایک و باوکان بایەخی فڵچەی شۆردنی ددانەکان دەزانن، بەڵام چونکە ددانی مناڵان هەمیشەیی نین، هەندێک جار بایەخی وەرناگرن. ددانی شیری بنچینەی گەورەبوونی ددانە هەمیشەییەکانە. کرمۆڵی ئەم ددانانە مەترسیدارە، چونکە دەبێتە هۆی ئەوەی ددانەکان زووتر بکەون یان لە دواییدا کاریگەری لەسەر ددانە هەمیشەییەکاندا دەبێت و دەبێتە هۆی ئەوەی ددانە هەمیشەییەکان خواردبێنە دەرەوە. خووەکە خێرا دروست بکەن. ئەگەر مناڵەکەتان ببینێ ئێوەش بە شێوەیەکی ڕێکوپێک ددانەکانتان دەشۆن، ئەویش هان دەدرێت و کەوا بکات. ماوەیەک پێش ئەوەی مناڵەکەتان بتوانێت ددانی بشۆرێت فڵچەی بدەنێ. کەمێک مەعجون بخەنە سەر فڵچەکە و ڕێگە بدەن خەریک بێت. مناڵ لە دوای تەمەنی 2 ساڵیدا دەتوانێت وەکو ئێوە ددان بشۆرێت. مناڵەکەتان فێر بکەن کە چۆن بە فڵچە ددانی پاک بکاتەوە. لە کاتێکدا کە منداڵ فێر بوو هانی بدەن بە شێوەیەکی ڕاست فڵچە بەکاربهێنێت. پێی بڵێن کە فڵچەی ددان ئۆتۆمبیلێکی یاریە کە پێویستە لەسەر ددانەکانی بیجۆڵێنێت. بە گۆرانیەوە ددانەکانتان بشۆن. ڕێی پێ بدەن دوای ئەوەی ئێوە ددانەکانتان شۆرد، ددانەکانتان بپشکنێت و دوایی ئێوەش سەیری ددانەکانی ئەو بکەن. فێری بکەن دوای ئەوەی ددانەکانی بە فڵچە شۆرد زمانی لە ددانەکانی بدات تا هەز بکات چەند جوان پاک بوونەتەوە. بە سوودوەرگرتن لە خواستی پۆزتیفانە ئەم خوا لە ناو مناڵەکەتاندا پێک بهێنن. کاتێک کە مناڵەکەتان هەوڵ دەدات تا بە فڵچە فێری شۆردنی ددانەکانی ببێت، هانی بدەن. ڕێ بە مناڵەکەتان بدەن خۆی فڵچەی ددان و مەعجون هەڵبژێرێت. زۆربەی مناڵان حەزیان لە مەعجونی ددانی تازە و بۆنی خۆشە. بە فڵچەی شۆردنی ددانەکان بخەنە ناو بەرنامەی شەوانەی مناڵەکەتان و وەکو پاداش پێشنووسن چیرۆکی بۆ بگێڕنەوە. لە ناو خشتێکی تایبەتی پێشڕەویەکانی مناڵەکەتان جێگیری بکەن. هەرجارەی کە مناڵەکەتان ددانەکانی ئەشۆرێت لە ناو خشتەکەی نیشانەیەکی بۆ دیاری بکەن، لە دواییدا بە کۆمەڵەیەکی دیاریکراو لەو نیشانانە پاداشتێکی بدەنێ. بەڕێنمایی بەخشین لە پزیشکی ددان یارمەتی وەربگرن بۆ ئەوەی بەرگری لەو ترسە بکەن کە مناڵەکەتان لە پزیشکی ددان هەیەتی هانی بدەن هەتا خۆ بە فڵچی ددانەوە بگرێت. پێش ئەوەی کێشەیەک بێتە ئاراوە لەگەڵ پزیشکێکی ددان چاوپێکەوتنێک ساز بکەن دەربارەی ئەوەی چ تەمەنێک بۆ ئەم کارە گونجاوە. بیرروڕاکان جیاوازن. لە 12 هەتاکو 18 مانگی یان لە کاتێکدا کە 12 ددانی هەیە و تەنانەت لە تەمەنی 2 یان 3 ساڵیدایە. مناڵەکەتان بۆ چاوپێکەوتن لەگەڵ پزیشکەکەدا ئامادە بکەن. لەگەڵیدا یاری پزیشکی ددان بکەن. لەو بارەیەوە لەگەڵ مناڵەکەتاندا قسە بکەن. ئاخۆ لەوێ چی دەبینێت و چی دەکات.
داوا لە پزیشکی ددان بکەن لە مناڵەکەتان بگەێنێت کە چۆن ددانی بشوات و بۆچی فڵچەی ددان گرنگە و هەروەها دایک و باوکان دەتوانن زانیاری خۆیان بە خوێندنەوەی ئەو کتێبانەی لەم بوارەدا زانیاری دەبەخشن زیاد بکەن. کۆکردنەوەی جلوبەرێک ئەو مناڵانەی تازە پێیان گرتووە حەز دەکەن جلەکانیان کۆبکەنەوە. یارمەتیدانی دایک و باوک تەنیا ئەرک نییە، بەڵکو کارێکی خۆشی بەخشە و هەستی گرنگی پەیداکردن لە مرۆڤدا دەوروژێنێت. مناڵان حەز دەکەن جلە پیسەکان بخەنە نەو سەبەتە یان خۆڵەکان بڕژێنە ناوچەنەکەی خۆڵەوە، بەڵام مناڵانی بچووکتر فێری ئەمە نەبوون کە لە دوای خۆیانەوە جلەکانیان کۆبکەنەوە، چونکە زۆرجار کەسێکی تر ئەم کاری بۆ ئەنجام داون. کاتێک کەمێک گەورە بوون لە ناکاو دایک و باوکیان شێوازیان دەگۆڕێت و پێیان دەڵێن پێویستە خۆت ئەم کارە بکەیت. بۆیە باشترین حاڵەت ئەوەیە کە هەر کەسێک لە ماڵەوە هەر لە سەرەتاوە بەرپرسی کارەکانی خۆی بێت، بەڵام بەداڕشتنی بەرنامەیەکی گونجاو و هاندان و ڕێنماییکردنی بەردەوام تەنانەت گوێپێنەدانیش منداڵ دەگۆڕێت. کارەکەیان بۆ وا لێ بکەن خۆشی لێ ببینن. مناڵانی بچووک حەزیان لە یاری کۆکردنەوەی جلەکان و یارمەتیدانە کە جلەکان بخەنە ناو سەبەتەی جلە پیسەکانەوە. مناڵێکی تەمەند 2 ساڵ دەتوانێت گۆرەویەکانی جووت بکات، جلەکانی قەت بکات و دەتوانێت مەزەندە بکات کە هەر پارچەیەکی جلەکان هی کەسێکی تری خێزانەکەیە. کاتێ مناڵەکەتان خەریکی کۆکردنەوەی جلەکانی ناوژوورەکەیەتی یاری فەرمانبەری بکەن، واتە پێویستە ئێوە فەرمان بکەن و مناڵانیش جێبەجێ بکەن. مناڵەکەتان هان بدەن. بەردەوام هانی هەوڵەکانی مناڵەکەتان بدەن بۆ کۆکردنەوەی جلوبەرگەکانی و هەروەها دانانی لە شوێنی تایبەتی خۆیان. بە وردی پێی بڵێن کامکاری لای ئێوە زۆر خۆش بووە. سوزان، بەڕاستی من زۆر خۆشحاڵم کە پانتۆڵەکەت خستە ناو سەبەتی جلە پیسەکان. بەم کارە یارمەتیکی زۆر گەورەت دام. خۆتان بکەنە نمونە. ئەگەر مناڵەکەتان بزانێت کە ئێوەش ئەم کارە ئەنجام دەدەن، ئیتر ناتوانێت بڵێت خۆشت جلەکانت کۆ ناکەیتەوە. بۆیە نمونە بە بوونی خۆتان ڕێگای نیشان بدەن. کۆکردنەوەی جلەکان بۆ مناڵەکەتان ئاسانتر بکەن. ڕێکوپێککردن بۆ مناڵەکەتان زۆر ئاسانتر دەبێت ئەگەر کۆکردنەوەی جلەکانی لە شوێنی خۆیدا بۆ ئاسان بکەن. بۆ نمونە لە ناو کانتۆرەکەی شوێنی هەڵواسینی جلەکان لە خوارتردا بنێن تاکو مناڵەکە بتوانێت بە یارمەتی ئێوە دەستی پێیان بگات. ئەگەر مناڵەکەتان بە مەبەستی بەکارهێنانی دۆڵابەکانی سەرەوە پێویستی بە سەرکەوتنە، دەستلێدانی ئەو دۆڵابانە قەدەغە بکەن یان چەکمەجەیەک بە دیوارەکەدا داکوتن، چ لە ژوورەکەی خۆیدا و چ لە گەرماودا. شوێنی جل هەڵواسین بە جۆرێک دانێن کە بە ئاسانی دەستی پێ بگات. مێزێکی بچووکی تایبەتی بۆ مناڵەکە ئامادە بکەن تا ئەو کەلوپەلانەی هەمیشە سوودیان لێ وەردەگرێت لەسەری دابنێت، وەکو کەلوپەلی قوتابخانە. ژوورەکەی بپشکنن و بۆ پاک و خاوێنی نمرە دابنێن. زنجیرە بەرنامەیەکی پشکنینی ژوورەکەی ڕێک بخەن، بەڵام بە شێوەیەک بێت کە سەرنجی مناڵەکەتان ڕابکێشێت، واتە بەگاڵتە و پێکەنینەوە ڕێکی بخەن. بە پێداگیری مناڵەکەتان ڕابگەێنن کە دەتانەوێت جلەکانی کۆبکاتەوە. لە جیاتی هەرجارێک کە ژوورەکەی پاک دەکاتەوە نمرەیەکی بدەنێ، لەناو خشتێکی تایبەتی بینووسن. بۆ هەر زنجیرەیەک نمرەی دابینکرا و پاداشتی پێ ببەخشن. ڕێگا بەویش بدەن کە ژوورەکەی ئێوە بپشکنێ و لەسەر پاکبوونی ژوورەکەتان نمرەتان بداتێ، چونکە پاکبوونەوەی ماڵەوە ئامانجێکی خێزانیە. سوود لە ڕاستکردنەوەی لە ڕادەبەدەر وەربگرن. ئەگەر سەرکەوتنێکی بەرچاوتان دەست نەکەوت، بە شێوەیەکی پۆزتیفانە لەگەڵیدا ڕوبەڕوو ببنەوە. دەتوانن جگە لەوەش لە ڕاستکردنەوەی لە ڕادەبەدەر سوود وەربگرن. بەم مانایە ئەگەر مناڵەکەتان ئەو شتانەی ئێوە داواتان لێ کردووە ئەنجامی نەدا، ناچاری بکەنە ژێر قەرەوێڵە و کانتۆر و شوێنەکانی تری دۆزینەوەی جلەکانی بپشکنێت. لەو ڕۆژەوە ئاگاداری بکەنەوە. بەو شێوەیە منداڵ بەم ئامانجە دەگات، خۆ ئەگەر لە سەرەتاوە کارەکەی دروست ئەنجام بدات ئاسانترە. لە ئەنجامە ئاساییەکان سوود وەربگرن. کاتێک مناڵەکەتان گەیشتە تەمەنێک کە حەزی لە جلێکی تایبەتی کرد، ئێوە دەتوانن بە بێبەشکردنێک لە پۆشینی ئەو جلە وەکو ئەنجامی ئاسایی ڕەفتارە نەشیاوەکانی کەمێک بێبەشی بکەن. ئەو جلانە مەشۆن کە نەخراونەتە ناو سەبەتی جلە پیسەکانەوە، بیان خەنە ناو شتێکی تایبەت و کاتێ مناڵەکەتان داوای ئەو جلانەیان کرد، پێی بڵێن من نەم شۆردووە، چونکە لە ناو سەبەتی جلە پیسەکاندا نەبوو. دوایی ناچاری بکەن پێش ئەوەی بۆ یاریکردن دەرچێتە دەرەوە بۆ شۆردنی جلەکانی یارمەتیتان بدات. زۆر وردبین بن. هەمیشە مناڵەکەتان بە باشی تێبگەێنن کە بە وردی چیتان لێ دەوێت، نەک لە جیاتی ئەوە ڕەخنە لە کەسایەتی و لە کارەکانی بگرن. بۆ نمونە پێی مەڵێن
تۆ دەست و قاچت خوار و خێچە لە جیاتی ئەوە پێی بڵێن کاتێ پانتۆڵە تازەکەت لەسەر زەوی دەبینم زۆر ناڕەحەت دەبم. مناڵێک کە لەزگەی لێدراوە خێرا بڕوا دەکات کە بەڕاستی وایە، واتە دەگاتە ئەو بڕوایە کە من شپرزەم و هەمیشە خۆی وا دەبینێتەوە. بۆی باس بکەن کە ئەم ڕەفتارەی ئەو لە توانای قبوڵکردن دانیە، هەوڵ بدەن دەربارەی گۆڕینی ئەم ڕەفتارە لەگەڵیدا ڕاوبۆچوون ئاڵوگۆڕ بکەن. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا ئاشناتانەکەین بە بەشێکی تری ئەم کتێبە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی عەتاقەرەداغی جێبەجێکار، سۆزان سالار پێشکەشکار پەسەند بفەرموون. هاوڕێمان بن.